بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویستی وێڕای ئەوەی لە ئێسادا پرۆگرامی پەروەردەی ئیسلامی لە ناوەندەکانی خوێندندا پرۆگرامێکی فرامۆشکراوە بەڵام ئێستا لە ڕێی پرۆژە یاسایەکە و هەوڵەگەوەیە کە بۆی کە پەروەردەی ئیسلامی لا ببرێت و بکرێت بە پەروەردەی ئاینەکان واتە ئاینی ئیسلام لە پاڵ ئاینەکانی تر بخوێنرێت و تێکەڵاو بکرێن. لە بەرنامی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ناوەڕۆکی ئەو پرۆژە یاسایەتیە کە دەیەوانەی پەروەردەی ئیسلامی بگۆڕێت بە پەروەردەی ئاینەکان و بۆچی دەسەڵاتدارانی هەرێم دژیەوەن کە پەروەردەی ئیسلامی بەیاخی پێ بدرێت لە ناوەندەکانی خوێندن و ئەگەر تا چەندێک زیادبوونی تاوانەکان لە هەرێمی کوردستان پەیوەندی بەوەیە کە پەروەردەی ئیسلامی پەروەردەیەکی فرامۆشکراوە بە مامۆستای تایبەتمەندی نیەوە لە بەشەوانەکانیش لە کۆتاییدا دەدرێت لەگەڵ هەرێک لە بەڕێزان فازڵ قەرەداقی نووسەر لە ستۆدیۆ هەروە لە هەولێرەوە مسلیم عەبدوڵڵا جێگیری سەرۆک لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا قسە لەسەرم پرسە دەکەین. کاک مسلیم ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین سەبارەت بەوەی کە ئەو پرۆژە یاسایی کە هاتووەتە پەرلەمان ئایا حکومەت ناردوێتی و چی تێدا دەربارەی گۆڕنی پەروەردەی ئیسلامی بۆ پەروەردەی ئاینەکان؟ بەناوی خوای گەورە میهرەبان سەرەتا سڵاو بۆ بەڕێست و بۆ میوانە بەڕێزەکەشت. لە ڕاستیە ئەم پرۆژە یاسایی کە ئێستا لە بەرزی لێژنەی پەروەردە و خوێندنی باڵایە لە پەرلەمانی کوردستان پار مانجی 12 لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە پرۆژەی حکوومەتەوە و پرۆژەی وەزارەتی پەروەردە خۆیەتی هاتە پەرلەمان و ئێمە لە سەرەتایە بۆ بەرچاوڕوونی و بەر لە پێداچوونەوەی مادە بە مادەی پرۆژەکە لەگەڵ تین و توێژە جیاوازەکانی مامۆسایانی بە ئەزمون پسپۆڕان توێژەرە کۆمەڵایەتی و دەرونیەکان مامۆسایانی وانەبێش مامۆسایانی خاوەن بڕوانامەی باڵا و سەر بە وەزارەتی پەروەردە هەموو توێژانە دانیشتووین بەر لەوەی کە ئێمە وەکو لێژنە پێداچوونەوەی بۆ بکەین. دیارە هەموو پرۆژەیە کە سەرەتادا ڕەشن و سەکەریێتە بەررەسی لێژنەکان خاڵی نییە لە هەڵەو کەم و کوڕی و لە گرفتی جۆرا و جۆر تێدایە. پرۆژێش لە 1970 مادە پێک دێت و گرفتی زۆری تایە. ڕاستی ئێمە لە پێداچوونەوەی مادە بە مادەکانە سەرنجی زۆرمان هەبوو لەسەر مادەکان. یەک لەوانە کە مادەی چواردە بوو کە باس لە هەموارکردنەوە و پێداچوونەوەی پرۆگرامەکانی خوێندن ئەکا لە نێو وەزارەتی پەروەردە کە ساڵانە وەزارەت سەلاحیەتی هەیە بە پێی ئەم یاسایە کە پێداچوونەوە ئەکا بە دیراسەکردنەوەی پرۆگرامی خوێندن بە زیادکردن لێ یا کەمکردن یا بە زیادکردنی پرۆگرامی نوێ. ئەمە سەلاحیەتی وەزارەت ئەدا کە گۆڕانکاری لە پرۆگرامەکانی خوێندن کا لە هەموو قۆناغەکانە تەبعاً ئەوەی لای ئێمە سەرنج بوو بەڕاستی خۆتان نەزانن پەروەردەی ئاین ئەمە ناونیشانی پرۆگرامی خوێندن لە ئێستا لە قۆناغەکانی خوێندن کە تایە چەند ئاینێکی تر لەگەڵ یا خوێندرێ. لە 2016 و 2017 هەوڵێک هەبووە کە ڕێکخراوێکی ئەمریکی لە کوردستانە هەڵساوە بە کردنەوەی خولێک بۆ مامۆسایان. ئەم هەوڵە هەبووە بۆی کە منهەجێکی تر دابدرێت منهەجێکی نوێ بابەتێکی نوێ بۆ پرۆگرامەکانی خوێندن بە ناوی مێژووی ئاینەکان. ئەم مێژووی ئاینەکان کە هەوڵی بۆ دراوە منهەجەکە خۆی لەوە بینیوەتەوە کە باس لە چوار ئاینەکە و شتێکی مێژوویە هەموو دینەکانیش وەکو یەک ڕەچاوی کراوەکە لە نێویشیانە ئاینی پیرۆزی ئیسلام کە ئەمە بەڕاستی بەلای ئێمەوە سەرنجێکی زۆر جددی بوو کە مەترسێکی گەورە کە ئیشی لەسەر کراوە لە ڕابردووە. هەرچەند لە ئێستا ئێمە تەکیدمان کردوتەوە لەگەڵ وەزارەتی پەروەردە هەر لە بەڕێز وەزیری پەروەردە و هەم لە بەڕێوەبەری پرۆگرامەکان و لە حکوومەتیشەوە کە ئاڵن وەستێنراوە ئەم پرۆژەیە داخراوە. بەڵام ئێمە قسە لەسەر ئێستا ناکەین، ئێمە قسە لەسەر یاسایەک ئەەکەین کە یاسا بۆ ڕۆژێک دەرناچێت بۆ 2 ڕۆژ دەرناچێت بۆ 20 ساڵی داهاتوو دەرەچێت. وەک چۆن ئێستا ئێمە ئەم یاسایەکی نوێ هەمواری چوارەمی بۆ کراوە لە ژمارە 4 ساڵی 1992 لەوانەیە ئەم یاسایە هەموار نەکرێتەوە تا 50 ساڵیکە تا 30 ساڵیکە. بۆیە ئێمە پێمان وایە ئەم سەلاحیەتێک کە وەزارەت هەیەی بۆ پێداچوونەوەی پرۆگرامەکان بۆ زیادکردنی پرۆگرامی خوێندنی نوێ
ئەمە مەترسی لای ئێمە وەکو تاچێکی مسلمان وەکو زۆرینەی کۆمەڵگەی کوردی کە مسلمانە دروستەکە کە لە داهاتووە ئەم پرۆگرامە دەستکاری بکرێ وەک چۆن ساڵانە ئێمە سەرنجمان هەیە کاک عەبدولحەکیم ینی ساڵانە پرۆگرامی ئیسلامی هەرچەند کە لە پێشووە بەناوی پرۆگرامی ئیسلامی بووە بەڵام دەستکاریش کراوە ینی لە هەموو قۆناغەکانە ئاەتەکان گوازراونەتەوە فەرمودەکان گوازراونەتەوە هەیە حەزف کراوە لابراوە هەرچەند تێبینیمان لەسەرەوەش بەڵام ئەم پرۆژەیەکی جیاوازە بە ئەبێ بەڕاستی لەسەری بۆستی نقسەی زیاتری لەسەر بکەین باشە دواتر لەسەرەوە وەڵامی ئەومان بدەیتەوە کە بەڕێزت ئەندامی لیژنەی خوێنی باڵای وەجێگی سەرۆکی لیژنەکەچی چستان کردو بۆ مادەی چواردەوەی کە بەڕێزت دەڵێ کە دەڵێت بۆ تێپەڕاندنی بۆ تێپەڕکردنی قۆناغی خوێندنی بنەڕەتی دەبێت قوتابی ئەم 6 بابەتە سەرەکیە بخوێنێ زمانی کوردی زمانی عەرەبی زمانی ئینگلیزی بیرکاری زانست کۆمەڵایەتی و ژمارەیەک بابەتی تری گرنگی وەکو پەروەردەی ئاینی هونەر وەرزش واتە ئیسلامیەکەی تێدانە خۆتان چیتان کردووە دەگەڕێ وڵات ئایا داواتان کردووە و مادەیە لا ببرێت کە فازل جەنابیشت بەخێر بێ دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر ئەم هەوڵی کە لە پرۆژه یاسای پەروەردە کە حکوومەت ڕەوانەی پەرلەمانی کردو خوێنەوە یەکەمی بۆ کراوە هەوڵەکەوەی کە پەروەردەی ئیسلامی گۆڕن بە پەروەردەی ئاینەکان سەرنج یاخود بە شێوێکی گشتی بۆچی لە کۆمەڵگایەکی زۆرینە مسلمان ئەو حاڵی پەروەردەی ئیسلامی کێستا لە ناوەندەکانی خوێندن پرۆگرامێکی فرامۆش کراوە بەناوی خۆ ئەوەی کە یعنی ئەو بڵین ئەو پرۆژه یاسایی پێشکەش کردو حکوومەتە یعنی حکوومەت وڵام بڵین پارتیەکێتیە ئەمە چاوەڕێ ئەوە نەکەین کە پارتیەکێتی بێن دیفاع لە دین کە دیفاع لە ئیسلام کردەوە خۆ شتێکی بابەتی ئەوان نییە ینی دیفاعتان تەنانەت دیفاع لە زمانی کوردیش ناکەن چونکە زمانی کوردی ینی زیانێکی زۆر گەورەی پێگەیشتووە نەک هەر لە قوتابخانەکان بەڵکو هەر لە يعني سرجم كۆمەڵگەتەوە ئەساسێری کە هیچ شتێک نییە ڕێنمایەک نییە بۆی کە يعني محلەکان دوکان و کۆمپانیوانە بە غێری زمانی کوردی بێ هەر یەک بەسحێکی سلێمانی بکە هەر سەری خەریتەی گوگڵ کە سێرەکەی سایینەوە لاوەچی سای ساوینەوەی زمانی بڵین ناوی ئینگلیزیە هەمووی ناوی ئینگلیزیە هەتا هەر لە سیتیەکانەوە بینە لە محلەکان لە کۆمپانیاکانەوە ئەوان خەمی تەنانەت زمانی کوردیشیان نییە ئەمەی ئەم هەوڵی کە هەوڵی ئەوانە تەمانە بێەوەی کە بێ پوچەڵ بکرێتەوە ها بەڕاستی ئەوە بێ بە سەریحی عنی قسە بکرێت پوچەڵ بکرێتەوە و بەتەمووی دیژی بوەسترێتەوە یعنی منجو بە شتی ئاوای نابێت لەوە خراپترە بێت لەوە خراپترە بێت دەبێت چێ پوچەڵی کاتەوە چۆن ئەنجاهینەك ئەرکە گەورەکە تەمان ئەو ئەیکەم ئەرکەی کۆمەڵاتی هەموو کەسێکە بەڵام ئەو بە تەنها بە فەیسبوک و بە تەنها بەرنامە ئەوشتانە بەرنامەی ئێمەوانە نابێت بێ بە یعنی کارکردنێکی گەورەتە یەکەم شێت حیزب ئیسلامیەکان تەمان حزب ئیسلامی خۆ لە ئەسڵە ڕاستە بۆ یەکێ لە ئەرکەکانی ئەوەیە خزمەتی خەڵکە بەس خۆ حزب ئیسلامی بۆ دروست نەبووە بانزیم بۆ خەڵک هەرزانکایان ئەو نییە کەلوپەر هەرزانکە ئەو شاناوێکی لە ئەرکەکانێتی بەڵام ئەسڵی ئیشی حزبی ئیسلامی بەرنامە ئیسلامیەکە یعنی حزبی ئیسلامی دیفاعی لێنەکە کیت دیفاعی لەکە بەتەماین پارتیەکێتی دیفاع لە ئیسلام کەن بێ یەکەم شت لە بە حزب ئیسلامیەکان یعنی زۆر بەهینی یعنی بەهێزی بێنە ناو مەیدانەکە لەسەر بەرزترین یعنی ئاست بێنە ناو مۆزوعەکەوە دووەمیش لە مامۆسایانی ئاینی کەمە ئەرکی ئەوانە بە هەموو یعنی تایارەکان بە هەمووی بێت بە سەلەفیە بە سۆفیە بە بێلایەنە بە ئەشعریە بە هەرچێ بێوانە هەر هەموویەوە چکە بە هەموو خەتەرە سەر هەرموو یعنی مە نامانەوێت ئێستا کابرای مەسەلەن سەلەفی باسی میحنەی ئیبن تەیمیە و ئیبن حەبەن کات و کابرای سۆفی باسی سەهل تۆستەری بکا و لەگەڵ بشر حافی ئەوانەمان بۆ بکە یعنی بە ئەمانە ئەم باسانە ئیسا یعنی تقریبا وەکو مردووان باسێکم ئەوەی کە زینوە ئیسا خودی ئیسلامەکە خۆی لە خەتەرایە ئیسلامەکەش لەکوێ دەست پێکە لە قوتابخانەوە دەست پێکە کە لە قوتابخانەوە پێی ئەڵی کاکەس دین وەکو مەسیحێت وەکو یەهودی وەکو زەردەچێ هیچ فەرقێکی نییە ئەوش دینەکە وەکو دینەکانی تر یعنی لەوە ئەیتر مناڵ لەسەر ئەو پەروەردە بکرێ ئیتر تۆ بەتەمای چیت یعنی بەتەمە هەر ئەو نمونانەی لێ دەرەچێت کە عنینە ئاگان لە دینە و ئەگەر سبینێش ئەگەر هەر ئەوانە ئەگەر بێن یعنی تیجاهێکی دینیان هەبێ زەمانەت نییە کەەوە بکەونە دەستی فکرێکی منحرف یعنی خۆ ئەوەی کە کەوتۆتە دەستی فکرێکی منحرفی وەکو داعش خۆمە کە پەروەردەیەکی ئیسلامی دروست نییە خۆ من لە جیلی ئێمە و کاتێک کە بیدایەتی یعنی کە ڕابوونی ئیسلامی لە کوردستان بوو خۆ ڕاستە فکرێکی تونڕەوە بەس هەمیشە ئەو فکری داعیشە هەر نەبووە تەنانەت فکری قاعیدەش لە ناو یعنی کوردستانە بەو شێوەیە نەبووە بیدایەتی سەحوەی ئیسلامی یعنی لەبەر ئەوەی فکرێکی دروست بوو
بەڵام کە توانە بۆ بۆچی دەبێت چاوەڕێەوە لە نێکینەکێتی و پارتی ئەوە بکەن بۆچی چاوەڕێیان لێ بکەن کە دژایەتی ئیسلام بکەن پەرۆدی ئیسلامی بکەن پەرۆدی ئیسلامی لە بەرژەوەندی ئەوان دانیە بۆ ئێمەس ناخوا گەر ڕاستبیە خۆ لە بەرژەوەندی ئەوان لە بەرژەوەندی هەموو حکومێکە چونکە کە تۆ پەروەردەیەکی ئیسلامی دروست بۆ قوتابیان بکەی خەڵک ملتەزم بێ بە دینەکە یعنی کاڵی دین ئەساسی دینەکە یعنی دوای ئەوەی ئیمان بەخەوانە خۆی تەقوایە یعنی ترسە یعنی حەزم ینی چەند نمونەیەک بێنەوە لەسەر پەروەردەی ئیسلامی کە چەندە سوودی هەیە بۆ کۆمەڵگەوە کە سوودی بۆ کۆمەڵگەیە سوودی بۆ بێگومان بۆ حکوومەتەکەشێ یەکی لە مەسەلەی کوشتنە یعنی ئەم کام ڕووداوی کە بینیمان کە کوشتن بۆتە شتێکی ئاسایی یعنی بۆچی لە پەروەردەی ئیسلامیە مثلا ئەوە زەق نەکرێتەوە یعنی ئەوە نەبێ زەق نەکرێت ئەو ئاەتە زەق نەکرێتەوە کە باسی یعنی کا باسی کوشتنەکە یعنی کە هەر کەسێکی کوش بە ناحەق وەکو ئەوەی هەموو خەڵکی کوشت بێ و هەر کەسێکی زیینو کرد بێت و ینی لە مردە ڕزگاری کرد بێ وەکو ئەوەی هەموو بەشەریتی ڕزگار کردووە ئەمە یعنی تەلەبە فێری ئەوە بکرێت ینی کە ڕۆحی بەشەری ڕۆحێکی ینی پارێزراوە و ئەگەر تۆ کەسێک کوژی بە ناحەق هەر جا ئەوەی خۆشیانی کە لە ئاەتەکە باسی ئەو نەکرا ئەو ڕۆحە ئەو ئینسانە موسڵمانەیان کافرە مؤمنیان کافر باسی ئەوە نەکراوە هەر باسە نەفسن تاو نەفسە ئەوەی کە بە ناحەق نەفسێ بکوژێ کافر بێ موسڵمان بە ناحەق بیکوژێ وەکو ئەوەی هەموو خەڵکی کوشت بێ تو ئەو فێری تەلەبە بکە حل لەوانە بە هەموو قۆناغەکانە فێری ئەوانە بکە بۆ ئەوەی سڵ کاتە لە کوشتن بۆ نمونە فەرمودەیەک هەیە یعنی کە فەرمودەیەکە بەشێکی کێشەکانمان بۆ چارەسەرەکە لە مەسەلەی لێهاتووی ینی ئەوەی کە ئەو فەرمودەی کە باسیکە کە خوا پێی خۆشە ئەکەر یەکێکتان ئیشێ بکە بە ئیتقانەوە بیکە بە باشی بیکە ئەمە بۆ هەموو کەسێکە بۆ ئەندازیارە بۆ دکتۆرە بۆ مامۆسای کە دەست بە تەلەبە ئەڵێ بۆ تەلەبەکە خۆی کە بە ئیتقانەوە دەرسەکەی خۆی بخوێنێ فێری ئەوە بکرێت ئەو شانە زەق بکرێنەوە هەنجە هەروەها شتە کۆمەڵاتەکانی تر کە مرۆڤ فێر بێ هین نکات یعنی تداخل نەکات لە ژیانی خەڵک من حسن إسلام المرء تركه ما لا يعني فير بالتدخل بحق نبي بجاني تايبتي خلق للايك مثلا كشي بي خوش ابو خود بابو خلقش بي خوش بي بو بيتنا او بيتنا خوش ابو خود بابو خلقش بيتنا همو او آداب او آداب اسلاميه فيري تلبه بكري اما كي سود من دبي يقولون كومل قبلام كومل سود من دبي خو حكمتك خوشي سود من دبي يعني حتى او حكمتك به مخلافي خوي يعني كاتك فردك او كرخنشي ليغري كرخنيكي انصاف بانصاف رخني ليغري يعني شتيكي بينالك لا تيانيه وەکوتم هەموو کۆمەڵگە سوود لەوە وەرگێ لەو پەروەردەی ئیسلامیە بەڵام ئەم ڕقە یعنی لە پەروەردەی ئیسلامی مناڵم حکومت کەسانێک هەن یعنی کە خۆیان ئەجندیان هەیە ئایدیۆلۆژیان هەیە ئەیانی ئەو بسەپێنەوە کۆن ئەو شتەر هەر هەبوو سوێنە ئەو شتێک خۆیان بسەپێنن يعني رقيك الإسلام حزني يعني حزن بإسلامية أو يعني أو بسبين وهر وكاك مسلم يجباسي كر رخاوي شيء يعني بعض بشتي وكات أيوة كومالجا بو أسبر شو نيو دولتي جبلين بلا نيو دولتي يعني نيو دولتي ويعني هسرب ولاتان وسرب الرخاوة كان يتر يعني كيتر كان نازانين ولا شيء وأنا ما بس يعني هو كومالجا بهاي إسلامية بهاي إسلامية يعني بها كان إخوان تأخذ سيري كسر رجع مجموعة بهاي كيه ئەتۆ بێ ئیمانت بۆ هەبێ بە پێی ئەوانە بێ بەڵام کە تۆ داوای بەهای خۆتێک یاڵە من بە پێی بەهای خۆم ئەجوڵێمەوە لێ قبوڵ ناکەن یعنی بەهای ڕۆژئاوایان کردووە بە جیهانی ئەبێ تۆ پابەت بێ دینێکە بۆتە دینێک ئێستا لە هەندێک وڵاتە لە هەندێک وڵاتە موسڵمانیش ناڕەحەتەکەن بەڵام زۆر هەر ئەو کەسانە ئاساییان لایەن ئێستا فەڕەنسا بۆ نمونە یعنی چەندێ محارەبەی موسڵمانانە بە تایبەتی ئافرەتی موسڵمانە مەسەلەی حیجابوانە دوایین هەواڵی دوێنێ بوو هەواڵە یعنی تەنانەت چەند محارەبەی موسڵمانەکە ئەڵێ لە گۆڕستانەکان ئەو شوێنانە کە دیاری کرا بۆ موسڵمان نابێ یعنی مناقەشەوە کە نابێ گۆڕەکان ڕوو کاتە کەعبە ئەبێ وەکو گۆڕەکانی تر بێ یعنی لەبەر ئەوە جیاکاری ئەبێ ئەمەنا دژی علمانیەتە و دژی ئەو شتانە ئێمە ئەگەر وازیان لێ بێنی من ئەوڵم بە حزب ئیسلامیەکان ئەڵم بە مەلاکان ئەڵم بە سۆفی و سۆفی و سەلەفی و ئەشعری و نازم هەموو هینە تەیارەکان و بێلاین و ئەوانە پیان ئەڵم ئەگەر واز لێ بێنن ئەومان ئاخرەکەی وامان لێکن یعنی وامان بەسەر ئەنجاشتی ترشمان بەسەر سەپێن وەکو خەریکە ئیستا مەسەر هاوڕەگەزبازی یعنی کە ئێستا خەریکە یانێ بێتە شتێکی ئاسایی لە هەندێک شوێنە ڕسمەکان ئاڵاکەیان شتەکانی بەڵ ئەوشتانەکەن کە منەڵ واجبی هەموو کەسێکی موسڵمان و هەموو کەسێکی کورد یعنی کوردێک ئیتر هەر یعنی کە غیرەتێکی هەبی یعنی ئەو شتە قبوڵ ناکات هەرچی بۆیە بکات و بیسڕێتەوە بڵێ من کۆمەڵگەی ئەمە قبوڵی ئەو شتە ناکات ئەسبینێ ئەوەمان بەسەر ئەسەپێنن یان ئەوشمان بەسەر بەسەپێن یەک نمونەوە لە درێژم بۆ کێشە کە چۆن سەپاندن ئەبێ بەسەر ئەوە
لە فنلەندا لە هینەکە مؤشرەکانی دڵخۆشی سەعادەت ئەڵێ یەکەم وڵاتە لە دڵخۆشیە. هەل لە فنلەندا وەزیرێکی کۆل کە ئافرەتێکی متەیدینە یعنی بڵێن مەسیحیە هەر ئەوەنە وتی لە تەورات دژی هاوڕەگەز بازیە یان بە محکەمەسە حالێن تا ئێستا کێشکی لە محکەمەیە بۆ لەبەر ئەوە ئەڵێ تۆ دژی هاوڕگەز بازەکان قساکە ئەوش ئەڵێن بەس من قسەی تەوراتم کردووە لە وڵاتێکی یعنی کە ئەوپەڕی ئازادی تایە ئەو سەپاندنی بیرڕای ئەو سەپاندنی بیرڕای خۆیان بیرڕای خۆیان کە هاوڕگەز بازیە بەسەر ئێمە چی بکەن ئەبێ وەکوتمە بێ وریابیلەوە نەهێڵین هیچ کەسێ نێڵێ هەتا بە ئەندامەکانی پارتی و یەکێتیش بزانن داوای ئەو پەروەردەیەکی ئیسلامی زۆر چاک ناڵەکانیان پەروەردە بکات لە قوتابخانەکان باشتر لەوەی دوایی کەسانێک دەرچن کە کوشتنیان لە ئاسانە و درۆیان لە ئاسانە و قۆپیان لە ئاسانە و کە یعنی کەمشان هەموویشت بۆتە شتێکی ئاسانی هەرەوەنە ئەڵێ من ئیشی خۆم ڕاییکەم ئیتە کێشە نە بە دینەیە نە بە تەقوایە نەبوو ناحەیە وەکوت یەک شتێکی تریش هەیە ئەوەی کە زۆر گرنگە هاوڵاتیش فێرکرێ و لەگەڵ ئەوەی من يعمل مثقال ذرة شيء خيرا يره أو شركر بهما شيء يعني يك مثقال ذرة شنيك كاربكي يعني خو محاسبة أو خرابة يعني باشا من بس بحكومة علم بوزيري برودة خوي علم. سپاس دەکەم کاک مسلیم سەبارەت بە ئەو پرۆژەیاسەیە کە مادەی چواردە باسی ئەوە دەکە کە چەند زمانێک بڵێن شەش بابەتی بنەڕەتی بخوێنێت لە پاڵیشە پەروەردەی ئاین. وەکو خۆتان وەکو چۆکو ئەندامی لیژنەکە چۆکو فراکسیۆنی کۆماڵ چیتان کردو بۆی ئەو بەرگەی هەرلا ببرێت لە پرۆژه یاسای پەروەردە؟ بەڵێ دەستخۆشی بۆ مامۆستا فازڵ بەڕاستی تیشکە کەستە سەر زۆر لە بەها پیرۆز و جوان و ئەخلاقیەکانی ئاینی پیرۆزی ئیسلام کە بەڕاستی ئەوەیە سەری کێشاوەتە سەر ئەو هەموو کارە ساتە دڵتە زێنانەی کە ناو کۆمەڵگای ڕۆدن لە ڕاستیە مادەی چواردە لە سێ بەرگە پێکاتوە لە سێ خاڵ پێکاتوە مادەی یەکەم کە باسی لە تێپەڕاندنی قۆناغی خوێندنی بنەڕەتیە کرد کە قوتابی ئەبێ شەش بابەتی سەرەکی وە چەند بابەتێکی گرنگی وەکو ئاین و هونەر و وەرزش بخوێنێ ئەمە هەرزوو بەڕاستی سەرنج بوو لای ئێمە پێمان وا بوو کە هەموو بابەتەکان سەرەکین یعنی گرنگ مانایەک نابەخشێ بەوەی کە جای بکاتەوە لە بابەتێکی سەرەکی وەکو دەرسی کوردی یا ماتماتیک یا هەر بابەتێکی تر ئەم مادەی یەکەمە سەرەتا هەمومان کردە سەرەکی بەڵام لە دواییە زۆرینە پێیان وا بوو ئەو مادە هەر لا بچێ بۆیە مادەی یەکەم ینی ئەوەکانمان لابرد ناوەکانی ناوی پرۆگرامەکانمان سڕیەوە بۆ تێپەڕانی قۆناغی یەکەمی خوێندنی بنەڕەتی دەبێت قوتابی سەردەمی بابەتەکان بخوێنێ ینی ناوەکانمانتیان هێشت بەڵام لەگەڵەوە من سەرنجم هەبوو ینی لەگەڵ نەمانی ناوەکانیشە ئێمە پێمان وایە بەرگەی دووەم کە هۆکارەکەیە کە ئێمە ناڕازین کە ئەڵێ وەزارەت ڕێپێدراوە بە بابەتی خوێندنی تر زیاد بکە یان ناوەڕۆکی بابەتەکانی پرۆگرامەکانی خوێندن هەموار بکاتەوە کە ساڵانە وەزارەت مەسەلەن هەموار و پێداچوونەوە بە گۆڕانکاری لەسەر پرۆگرامەکانی خوێندنەکە مەسەلەن هەڵەیەک چاکەکاتەوە یان بابەتێک پاش و پێشەکە ئیزافەکە لابە و لەگەڵەوە شا بە پێم رووری زەمن ئەبینی بابەتێک زیادەکە مەسەلەن لەوەیە سپێنێ زەڕورەتێکی ژینگەی بێتە پێشەوە منهەجێکی ژینگە بە تایبەت دابدرێ ئەجا بۆی ئێمە پێمان وا بوو بەڕاستی لەگەڵ ئەوەیە ئەم خاڵی دووەمە لا بدرێت بۆیە ئەم ڕۆژ ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی دادگەری یاداشتێکمان پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان کردیایدا جەختمان لەسەر سێ خاڵ کردەوە ئەوەیان کە لە خاڵی یەکەمە جەخت بکرێت بەڵە جەخت بکرێتەوە لەسەرەوەی هەوڵ بدرێ پابەندی بە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام بدرێ و ئاینی پیرۆزی ئیسلام لە بەرچاو بگیرێ لە پاراستنی بەرنامە و مەنهەجی پرۆگرامی ئاینی ئیسلامی لە نێو قۆناغەکانی خوێندن هەر لەیەکی بنەڕەتیەوە تا 12 ئامادەیی چونکە بەڕاستی ئەمە ئەگەر گۆڕانکاری تیا بکرێ هەر دژیشە بە دەستوری عێراقی لە مادەی دووە کە باسەکە نابی شتێک پێچەوانەی بنەمای ئاینی پیرۆزی ئیسلام بێ لە خاڵی دوو ئێمە تەرکیزمان لەسەرەوە کرد کە بڕگەی دووەمی مادەی چواردە لا بدرێ کە وەزارەت ئەم ڕەهایی پێ بدرێ و سنووری بۆ کراوە بێ کە بتوانێ بەم شێوەیە پرۆگرامەکانی خوێندن زیاد بکە یا کەم بکە یا هەمواری بکاتەوە بەڕاستی ئەبێ سنوورێک بۆ ئەمەدا بندرێ هەرچەندێک
خۆ دەستی وەزارەت ناگیرێت لە پێداچوونەوەی و هەڵەچنی و گۆڕانکاری لە پرۆگرامەکانە بەڵام ئەبێ بەڕاستی ئەم خاڵە یا لا ببرەیە کە بمێنێتەوە ئەبێ ڕەچاوی زۆر پرەنسیپی ئەخلاقی ئاینی یاسایی یاسا بەرکارەکان و دەستوری عراقی بگرێتە بەر لەگەڵەوە لە خاڵی سێمە ئێمە تأکیدمان کردەوە یەکی لە گرفتەکانمان کاک عەبدولحەکیم ئێمە لە قوتابخانەکانمانە لە سەرجەمی قۆناغەکانە یەک لە کێشەکانی ئەوەیە کە پرۆگرامی ئیسلامی کە لە ڕابردووشە هەبووە ئەوە بۆ کە مامۆستایانی پسپۆری تایبەت بووە بواری کۆلێژی شەریعە نەیان وتۆتەوە ینی مامۆستای تر وتیانەوە مامۆستای هونەرە مامۆستای تر کۆمەڵایەتیە بۆیە بەڕاستی حەق نەدراوە بە وانەوتنەوەی مامۆستای پرۆگرامی ئاین کە ئەم هەر ئەوە ژوای کردو بەڕاستی کە قوتابیان لە مەفاهیمە پیرۆزەکانی ئاینی ئیسلام وەک پێویستە نەگەیشتون و مامۆستایانی کۆلێژی شەریعە لە بەرامبەرە ئێستەمیان لێکراوە کە دامەزراندن یا گرێبەستکردن لە بەرامبەریاندا نەکراوەتەوە و نەیانتوانیەوە بەڕاستی لەو بوارە خزمەت بکەن بۆ ئێمە بەڕاستی تەکیدمان لەوە کردەوە کە ئەمە ڕێکەوتنێکی لەسەر بکەین و ئێستاش من پێم وایە ئەکرێ گۆڕانکاری تیا بکرێ و وەک بەڕێز مامۆستا فازڵ باسی کرد بەڕاستی ئێمە پیشەمان ئەوەیە هەموومان لەم بوارە یەک بگرین مامۆستایانی ئاینی سەردەم توێژەکان خەڵکی هەرمی کوردستان لایەنە ئیسلامیەکان سەرجەم فراکسیۆنەکان کە من پێم وایە بەشێکی زۆری ئەندامانی پەرلامیش لەگەڵ ئەوە متعاتفن ئەکرێ بەڕاستی لەم بوارە ئیش بکەین بتوانین بەڕاستی نەسێک بنووسینەوە کە پێچەوانە نەبێ لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلام دوجار ئێمە یاسا بۆ داهاتوو ئەنووسین و کۆمەڵگەیەکی پێپەروەردە بکەین کە پرۆسی خوێندین لەسەر بنیاد ئەنین و تێدا سەرکەوتوو بێت. سپاس دەکەم کاک فازڵ سەبارەت بە بڵێن هەر ئێستا ئەو پرۆگرامش کە هەیە پرۆگرامێکی فرامۆشکراو نییە ئەو کاک موسلیم ئاماژەی پێدا مامۆستای تایبەتمەندی نەبێ زۆر جار بخرێتە کۆتایی بڵێن بەشەوانەکان وەکو بابەتێکی سێرەکی سیر نەکرێەوە ئەتەلاندی قۆناغ بۆ تاقیکردنەوەی کۆتاییش بڵێن هەژمار نەکرێت بڵیان پرسیارەکە لەبارەی چیەوە بوو لەبارەی فرامۆش ئەوەی کە ئێستش هەیە پرۆگرامێکی فرامۆشکراو نییە ئەوەی کە وەکو پێویست مامۆستای تایبەتمەندی نەبێ هەروەها بڵێن بخرێتە کۆتایی لە وانەکان ئێوە هەروە بووە هەر لە کۆنی باسی هەندێ وڵاتیش کراوە یعنی غێری کۆن کە بڵین دەسەڵاتی جا هەم میشە دەسەڵاتی دیکتاتۆر لە وڵاتەکانی یعنی مسلمانان دیکتاتۆری یعنی ئەلمانی یعنی دیکتاتۆری وایان کردووە کە یعنی باەخ نەرێ بە وانەی ئاین لەبەر ئەوەی مەبەستیانێ بە تایبەتی کاتێک کە یعنی خوان ئایدۆلۆژیایەکی تایبەتیان هەیە لێرەش یعنی ئەمەی کە هەیە یعنی فرامۆشکردنەکە ئەگەڕێتەوە هەر بۆ ئەو عەقڵێتە یعنی عەقڵێتی کەسێکە بەحتا ئەگەر دوژمن نییە یەک شت هەیە کاڵێ ئەلمانیەت شتێکی باشە کاڵێ ئەلمانیەت یعنی بێلایەنە بەرامبەر بە دینەکان ئەمە یعنی حساب بە یعنی جوانی کەن لە لامان ئەوە جوانی ئەوە زۆر ناشرینە بۆ لەبەر ئەوەی کە ئەلمانیەت کە ئەڵێ بێلایەنە بەرامبەر بە دینەکان یعنی معنای ئەوەیە بدینی بەلاو مهم نییە ئێمە بدینمان بەلاو مهمە لێرە ئێمە جیابینەوە لە یەکتری بەڵام خۆ هەر باش نییە لەبەرەوە ئەلمانیەت نەخێن یعنی بێلایەن نییە بەرامبەر بە دین باش بەس بۆ مامۆستای تایبەتمەند بۆ بیرکاری بۆ فیزیای بەس بۆ پەروەردی ئیسلامی نەبێ لە کاتێکە ئەو هەموو دەرچووی بەشە ئیسلامیەکان زانستە ئیسلامیەکان دامەزراندنیان نییە ئەبێ عەقڵان پێ نشکا بێ بێگومان یعنی هەر دیان هەر مەبەستێکی تیا هەیە مەبەستێک چکە و مامۆستا فعلەن ئەبێ خۆی پسپۆر بێ لێ ئەوە دەورە ئەبێ دەورە بیبینێ ئەبێ جوان شتەکان بێکەوە گرێ بات یعنی بزانێ نەک هەر دەرسێ بڵێتەوە خۆشی نەزانی وەکو ینی دەرخیاتە خۆش وەکو تەلەبەکان بێ ینی ئەگەر کە ئەو کەسە خۆی پسپۆر نەبێ جای ئەگەر خۆی ینی خەلفێتێکی دینی هەبێ بەڵام ئەگەر خۆی ئەوەی نەبێ و خۆشی پسپۆر نەبێ هەروەکو تەلەبەکانە لەوانەیە تەلەبەکان بۆی ڕاستکەنەوە و خوار واش بووە هەر یعنی هەروە بۆ دەسەڵاتدارانی هەرێم ینی لە هەموو وڵاتان دەسەڵاتداران شانازی بە دینەکانەوە دەکەن هەندێکیان دەڵێن ئێمە نازانم نوێژی دەکەین بەڵام ئەو شانازیە نابینی کە بەدینەکان پێسە بۆ نمونە سەرۆکی ئەمریکایەکەم جار دەست بەکار بوو چوو بۆ کەنیسە بۆچی دەسەڵاتدارانی ئێمە ڕۆژێکمان نەبینی بڕۆن بۆ مزگەوت یاخۆی ئێستا هەوڵی لاوازکردنی پەروەردەی ئیسلامی بدرێ هەوڵی لاوازکردنی ڕۆڵی مزگەوت بدرێ هەوری دروستنەوەی وتاربێژی باش بدرێەوە کە دژاتی گەندەڵیەکە ئەوەی ناڵم مهتەم نین یعنی ئەگەر دژیش نەبن دژ بە ئیسلامش نەبن مهتەم نین بە ئیسلام خۆی کەسێ کە مهتەم نەبێ بە شتێ ئیتر فرامۆشیەکە لەبەر ئەوە بەلایە مهم نییە ئەگەر مامۆسایەکی باش هەبێ بۆ یعنی مامۆسایەکی پسپۆر هەبێ بۆ وانەی ئاینیکە
کاک وەکوتم مهتم نین ئەوان بەتامان بە زمانی کوردیش ئەنجا ئێستا سەری وڵاتانی ئەوروپا بکە یعنی وڵاتێکێک کە علمانیە ینی علمانێکی تاوە سەری ئاڵاکەی کە ئاڵاکەی سەلیبە زۆر لە وڵاتەکان ئاڵاکەی خاچە کە وڵاتێکی علمانیش ئەمە لێرە تۆ سەری سەیدەلەکان کە یعنی هەتا وعیەکە لای خەڵکە کەش نیە تۆ سەیدی لێران مسلمانش بێ خاچی داناوە یعنی ئەوە هەر خۆی کاک ئەم شتان ئەم ڕەمزانە خۆی هەویەتی ئەو کۆمەڵگەی پیشانەیە يعني وعي أم خوك حكومة كش أبي يعني خوي أبي بزان كا خاش هوي إيمانية إذا سري تركيا تركيا يعني أتاتورك تركيا كذبين يعني دولة عثماني كذبة بتركيا كذبة دولتي علماني تنات باني جوابو بزماني تركي لقالش علاقة هر هلالكي تيايا يعني بولا برأوي زانيتي أمر راسه برخوي اللي أصلا رمزيكي دينية بلام هويي تركيا برانبر بجهان ئەوە بەڵام ئەمە لێرە سێرەکە یعنی هەر ئەوەی بەلایەنە گرنگە خۆش ئاڵاکەشە مەحموو هیلالی تایە بەڵام ئاڵایکان دانەوە یعنی خۆر یعنی خۆرەکە من وەکو مێژوو یعنی هیچ شتێک ڕەبتێکی ئەو خۆرە بە هیچ شینێکی کوردستانەوە نابین مێژوی کۆنی کوردستان نابینم ئەو هیلالەکەی شێخ مەحموودیان خستۆتە ئەولاوەکو ئاڵایوەکەوە سایدەلەکە ئەبینی لە جاتی هیلالیە بێ هین بێت چی پیان سەرکە سەلیبێکیان دانا ئەو تەنات لە بڵێ لای سەیدەلێنەکانیش یعنی کە ئەم هینە نیە ئەو ئاستە نیە ئەو ئاسی هۆشیاری دینیە ئێتر چۆن لای حکومەتە بێت کە ئەسڵەن یعنی مهتم نیە بەدین لەبەر ئەوەی خۆ یعنی لە بەردین لە خۆیان نییە يعني بڵێ لە بەرنامەی خۆیانە زایدن هەر خۆ حکومەت مەشغوڵتانە زای مەشغوڵی زیاتر بازرگانی یعنی کۆمپانیایە بەڕاستی ئەو کەوەشی کەشی خەریکی دنیا وەکو لە ماڵی دنیاە خەریکی کۆمپانیەکە خۆرێکی کۆمپانیەشە بێت لەکوێ ئاگای لە دین بێ مامۆسایە دابنێت کە پسپۆڕە لە دین کە بە جوانی ئەو دینە وەکو ئێستا مامۆسایەکی پسپۆڕ لە دەورەی بینی بێ کاتێکێت ئەو حەدیسەی کە لەناو پەروەردەکە من غشنا فليس منا أي بستيتو بهينك تلبى يعني على كاغ تو أقولكم مسلماني نابي قوبيا بكي يكلر كلا دواي در أشي أبي بهرشك نابي غشي تيابكي كاسب أبي نابي غش بكي لبر أوي كتو لريز مسلمان در أشي لبر أو يعني أموجاري كتابي كان هيك بوي قوبيا كان يعني أو هنا بودرس كتو قوبيا وكر توشي جناحك أما ما مسايكي تایبەتمەند ئەوکات و کە ئەسڵەن خەلفێکی دینی هەیە بەڵام تۆ مامۆسای وەرزش بیان کۆمەڵاتی دانی و کە هیچ لە دین نازانیان شتێکی کەم لە دین ئەزانی هەر زانیارێکی هەڵەی هەبێ کە بوو ئاخر با بڵێن لە دەرسی باوێشکەکە یعنی ئاخر دەستکە دەرسی باوێشکەکە ئیتر کاتی باوێشکە کە لێدا ئەسڵەن ئەبێ یەکەم دەرس بێت دوو دەرسی شەبنەک دی یەک یان تێکەڵی کرد دینیش و ئەخلاقیش دەرسی ئەخلاقیش لەگەڵ دین و هەر دوو تێکەڵیش بگرێن یعنی هەم دینیش بێ يعني بلا أساسيات ديني إسلامي لقل أخلاقي إسلامي ودرس يكم بيه بويا كم شد بيه أو يكم شد أو تلبية بيزانية يكم شد يتر أو بويا الروجكي هنيك أو بلين برنامج الروجكي لسر أو برو إنك بخريته أخير ما مساكي جرس ليه بابرو إنه دمان ضرع أو نبايش كمان يعني أما وكوتم يان كسيك دش بدينه يان أقل لبعشي حالتك دش بدين بإسلام نية كسيك مهتم نية بدين مهتم نية أبوي يعني ما دعوة إما دعوة دولة إسلامي بوش يكين بوي بكيت دسيك مهتم ببدين بۆچی داوای بزۆر هەوڵێکەیە بۆی هەموو دینەکان هاوتا بکرێن لە کوردستانە بڵێن ئیسلام هەیە و دینی تریش هەیە و لە کاتێکە زۆرینەی کۆمەڵگەی ئێمە مسلمانە بۆچی ئەوە دەکرێت بەشێکی خۆی ئەوە بۆ ڕازیکردنی ڕۆژ ئاوایە چکە خۆ تەزانی حەوەڵ نەک کودک کوردستان يعني لزوج ولاتي تريش يعني كدولتنا دولتيشن لبر أوي حكمة كان يسبوا لنا مصر سلك لبر أوي حاكمة كي دكتاتورة بانقلاب هاتوا تحت الحكم ودكتاتوريشة وزور ولاتي زور قنداليشة سلك حموش كبس بوي كرجعة ولا رازي به بونمونا كفرنسا خلكك ولاتاني إسلامي توزي خوان دور خستوا فرنسا معوي بوي كاريكاتيرا كانوا لنا حمويا نسيسي شو بو فرنسا يعني لخوشية ماكرون لخوشية وسا جورترين برسترين وسامي ميدالياي فرنسا بسيسي أما كسيك بيسي ببال بشتي رجعة أماني خوش ما بيسي ببال بشتي رجعة لبر أو يعني حزة كان رجعة رازي كان وايل ما كاك إسلامي كاك إسلام وكو دينا كاني باش بو بيش دكون أجر بيش الإسلام كان والله تغلب بو أمينا لا خوي مسألة بو ماني خوانه أجر بو بيش كاتنا أو حر يعني شيء زور من علانية بابلين وقتي خوي كاتي خوي والله تا من عليه إما دواء كوينو تا أمنا زم مزجوت إما دواء كوينو يعني ربط يعني وش أنا كبيك وربط يعني وهنا يابان هر بشك هر بيدينه بشك بوزية تعاوش هنا ولا تاني تجبا ماشيو بلام مسألة يبتو برسالك وآية أمينا يعني تو رجعة رازية كيد
ڕازێکی خۆشتە مسلمان ئەتۆرێنی وانە مسلمان وای لێکم ڕقی بە دژمن تەباشاتکە زانای ئاینی بە دژمن تەباشاتکە حیزبی ئیسلامی پشگیری ناکە بەرامبەر بەکە بۆکێ بۆی کە ڕۆژاوەیە کە ڕۆژاوەش یعنی سپاس دەکەم ناوبڕێکمانەی بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەگرن لای میوانەکەمان لە هەولێر تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕە لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پاڵنانی هەوا فلتەرێکی ئەستۆری ئۆرجیناڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە هەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەرگی نییە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە لە هایتێکەوە ببە بە خاوەنی ئۆتۆمبیلێکی کارەبایی کۆمپانیای هایتێک لە هەلێکی ناوازە و بۆ پاڵپشتی ژینگە ئۆتۆمبیلێکی تەواو کارەبایی دەکاتە دیاری بۆ کڕیارە بەڕێزەکانی هەر کڕیارێک بە بڕی $500 بازار بکات لە هایتێک دەبێتە خاوەنی کۆبۆنێک ئەو هەلە لە دەست خۆت مەدە و بازار بکە و چانسی بەدەستێنانی سیارێکی تەواو کارەبایی بەدەست بێنە ناونیشان هەولێر شەقامی سوڵتان مزەفەر کۆمپانیای هایتێک ژمارە تەلەفۆن 0 40 کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر کۆمپانیای ئاکۆکەریم ئەزمموی چەندین ساڵ لە دابینکردنی ئەلەمنیۆمی ئازل و سیستم و دەبڵ شوشەی سکۆریت و لوئی دژەخۆر جوانترین مەحاجەرەی مۆدێرن و کلاستی هەمیشە نوێگەری دیزاینی ناوازە و دەگمەن ئەزمونێکی زۆر و کارامەیی تەواو لە جێبەجێکردندا دەرگا و پەنجەرەکانمان بێهاوتایە لە کوالتی و مانەوەدا جوانیەکی شایستە بە بیناکەت دەبەخشین لەگەڵ ئێمە دڵنیایت کە هەڵبژاردنەکەت دروستە تۆش ماڵێکی ئارام و ژیانێکی جوانتر هەڵبژێرە ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منێهێنا زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت نا لەوە بەهێزتریش هەیە لاکێت فیلمی تۆڵی بە سیم 5 تێک 2 هەستە بڕەوە بەرە داگیرسێنە ئەوە بەرە کوژەنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆرنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک موسلیم ئێوە بڵین ئەو پرۆژەیاسەیە کەی پەسەند دەکرێت لە مانگینۆی ئەگەر ئەمەلا نەبرێت هەڵوێستان چی دەبێت وە سەبارەت بە نەبوونی مامۆسای تایبەتمەندیش ئێوە بۆ فشارێک دروست ناکەن کە دەرچوانی زانستە ئیسلامیەکان کە ببن بە مامۆسای پەروەردەی ئیسلامی نەک مامۆسایەکی تروانەی پەروەردەی ئیسلامی بڵێتەوە؟ بەڵێ دیارە ئەم پرۆژه یاسایە وەک باسم کرد لە کۆتایی مانجی 12 ساڵی پارەوە لە پەرلەمانی کوردستانە ئەم پرۆژه یاسایە خۆیان پرۆژەیەکی زۆرە یعنی هەم بە پەڕ و هەم بە مادە کە باسم 1970 مادەیە بۆی بەڕاستی ئێمە بەوردی پێداچوونەوەما بۆ کرد بەوردی لەگەڵ توێژە جیاوازەکان دانیشتنەوە پێمان وا بەڕاستی ئەم پرۆژەیەکی گرینگە بۆ کۆمەڵگەی ئێمە و تایبەتە بە 1,800,000 قوتابی و تایبەتە بە توێژی مامۆستایانی میلاک نزیکەی 130,000 مامۆستا و توێژی مامۆستایانی وانەبێژ کە نزیکەی 30,400 کەسن بۆیە بەڕاستی ئێمە داوامان لە دەستەی سەرۆکایەتی کرد هەرو کاتێک کە هات کە پەلەمان لێ نەکەن ئێمە بتوانین کۆنفرانسی بۆ بکەین وەرکشۆپی بۆ بکەین لەگەڵ توێژە جیاوازەکان دانیشین بۆیە ئێمە لە ئێستاە ئەوەندەی کە ئێمە گەیشتون پێی لێژنەکە خەریکی کۆتا راپۆرتی خۆیەتی کە ئەنووسێتەوە و کۆتا دانیشتنیشی لەگەڵ تیمی وەزارەتی پەروەردە کرد ئەگەر بێت و ئەم مادانە وەک خۆی چۆن بڵێ تەواو بێ و بنووسرێتەوە راپۆرتەکە تەواو بکرێت ئەم کاتە بەرزەکرێتەوە بۆ دەستەی سەرۆکایەتی و ڕەوانەی لێژنەی یاساییەکرێت کە ئەوانیش تەواو بوون پێداچوونەوەیان بۆ کرد لە ڕووە یاساییەکەیەوە لە کۆبوونەوەی ڕابردووە سەرۆکی پەرلەمان ئاماژەی بەوەدا ڕاستە ئێمە چوینە پشی پەرلەمانیەوە وەکو بەستنی جەلسەی پەرلەمانی بەڵام نزیکەی 12 پرۆژە یاسا ئێستا لە لێژنەکانی پەرلەمانن کاری راپۆرت نووسین و پێداچوونەوە و دەرچوونیان بۆ ئەکرێ ئەگەر ئەم پرۆژانە تەواو بن و تەقدیمی دەستەی سەرۆکایەتی بکرێ کۆبوونەوەی نایاسایی بۆ ئەکرێ هەرچەند لە پشوو شاوێ پەرلەمان و ئاماژەشیان بەوەدا لە دانیشتنی پێشووە ئاماژەیەک هەیە بۆی کە لە مانجی نوێ ئەم پرۆژەیە دەرچوو بێ بۆی کە وەزارەت بتوانن لەم ساڵە خۆیان بگونجێن لەگەڵ ئەم یاسایە نوێ هەرچەند ئێمە بەڕاستی لە کۆتا کۆبوونەوەمان لەگەڵ وەزارەتی پەروەردە ئاماژەیان بەوەدا وەزارەت کە ئەوان پێویستیان بە ساڵێکەیە بۆی کە بتوانن بەر لە جێبەجێکردن و خۆگونجاندن و جێبەجێکردنی ئەم پرۆژە یاسایی کە دەرەچێت لە پەرلەمانی کوردستان چوو کە بەشێک لە گۆڕانکاری تایە وەزارەت ڕنگ بێ بە ئاسان بۆی نەتوانێ خۆی لەگەڵا بگونجێنێ ئەمە بەشێکی وەڵامەکە بوو نازانم بڕگەی دوورە تێنەگەیشتن بەڵێ لابردنی پەروەردەی ئیسلامی ئەگەر لای بەرن هەر ئەوە بەردەوام بێ بیکەنە پەروەردەی ئاین ئەوە بەلایەوە هێڵی سوولە و قبوڵی ناکەن ئەگەر ئەمە بکرێ بیکەنە پەروەردەی ئاینەکان ئیسلامی شاڵتا بکەن بە ئاینەکانی تر لە ئێستاە کاک عەبدولحەکیم ئێمە لە ئێستا لە گفتوگویان بەڕاستی ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی دادگەریش و ئێمە پێمان وایە سەرجەمی فراکسیۆنەکان لە هەوڵین ئێمە قسەیان لەگەڵاکەین و لەگە پەرلەمانتارەکانی تریژوە ومێ دەکەم بەڕاستی ئەمە تعدیل بکرێ ئەمە بە شێوەیەک بێ وەک ئەوەی کە اعتیبار بۆ ئاینی پیرۆزی ئیسلام بۆ ئاینی زیاد لە سەدانەوەتی ئەم کۆمەڵگەی کوردەواریە بێ و پێمان وایە ئەمە مەترسیەکەی وەک باسمان کە لە داهاتووە ئەگەری زۆرە کە دەربکەوێت چونکە ڕاستە لە ئێستا ئەوان تەئەکی دەکەنەوە کە ئەم پرۆژە ناچێت ئەم پرۆژەیە کە لە ڕابردووە ئیشی لەسەر کراوە داخراوە و نەماوە و باس لەوەکەن کە ئێمە پرۆگرامی ئاینمان چاپ کردوتەوە بە چاپی نوێەوە و لە سەرجەمی قۆناغەکان خوێندرێ بەڵام ئێمە کە ئیتاڕێکی قانونی بۆ دانەنین لە یاساکە بەڕاستی ئەم مەترسیە لا ناچێت لەسەر زیندووکردنەوەی ئەم پرۆژەیە و کار لەسەرکردنی و ئێمە لە داهاتووە بەڕاستی وەک مامۆستا فازڵیش ئیشارەتی پێکرد بەر لە کۆبوونەوەی دووەمی جەلسەی پەرلەمانی لەگەڵ سەرجەمی چون و توێژەکانە دانیشین گفتوگۆکەین ڕاوێژ بە مامۆسایانی ئاینیەکەین و لەگەڵیان گفتوگۆکەین لەگەڵ فراکسیۆنەکانی دیکەش هەماهەنگیمانە بێ ئومێدەواریشم بەڕاستی بەو ئاراستە ئیشەکان بکەین کە بتوانین گۆڕانکاری تیا بکرێت باشە دواتر لەسەر بڵین هیچ فشارێکتان نەکردەوە بۆی دەستوانین زانستە ئیسلامیەکان
وەکو مامۆسای ئاین دابمەزرێن دەگەڕێمە وڵات کەک فازە سەبارەت بە زۆرینە و کەمینی ئاینەکان و هاوتاکردنیان لە پێناوی چیە یاخود ئەمە بۆ دەکرێت لە کوردستان؟ بەڵاستێری ئەو مۆزوعی زۆرینە و کەمینە هەلا لە پەرلەمانە مەسەن زۆرینەکە ئەڵێمە زۆرینەین یعنی ئیشی خۆیان دەکەن بە پێی زۆرینە بەس کێتە سەر هەندێژێت وەکو زۆرینەی ئاینی لەگەڵ کەمینەی ئاینی سەرکردە هەموو یەکسان هەموو وەکو یعنی سەوی سەینەوەکە و سەیدەکەوە سەیدەکەش بە شەر پەرش و بڵاوە هەرێکی و ئاینێک مەزەبێکە بەڕاستی ئەمە یعنی زوڵمێکی زۆر لە کوردستان کرێت لە ئاینی ئیسلام کاتێک کە بۆ شێوە یعنی هاوتاکرێت لەگەڵ دینەکانی تر سەرکە لەسا وەزارەتی ئەوقاف مجموعە بەشێکە قەینا بڵێ ماشە بەشێک کراوە بۆ کاکە بۆ جوولەکە چەند جوولەکەی لەم کوردستان یان مەسە بۆ ئەوەی کەڵێن زەردەشتی هەڵم بە حسابی خۆیان 300,000 100,000 دوای ساڵێ بن بە 100,000 یعنی وڵات داواجنیش ئەوەنە هینیە بەڕاستی یعنی ئەم هەمووی درۆکردن لەگەڵ خەڵکە بۆی بڵێن ئێمە زۆرین یعنی بڵێن ژمارەمان زۆرە یەکدوانی کام مردون هەمووی دەکەسیان لەگەڵ جەنازەکەیە بوو ئەماڵن 100,000 300,000 خۆ ئەگەر هین بۆ ئەگەر زۆر بوونایە بۆ یعنی سەبوومە لەرزێ ڕووی بێ ینی 10,000 کەس بچونە سەر قبران یعنی ئەم هەمویان جوولەکەم و یەک دوو کەسێ هەر لێن جوولەکە وازە یەک کەسە هەر خۆی هەر یەک کەسە لە کوردستان هەر خۆشی بەشێکی بۆ کراوەتە لە وەزارەتی ئەوقاف یعنی ئەمەنی هەر سوکایەتی کردنە یعنی بەشە موسڵمانەکەی کەینە ئەوەی کە لە ئەوقافە یعنی دیارە ئەوقاف هەر دەستگایکی حکوومەتە ئەم یەکسانکردنە یعنی هیچ وڵاتێک ئەوە بۆ شێوەیە یعنی هەتا لە وڵاتە ئەلمانیەکانش لە ئەوروپا حساباتی تایبەتی هەیە بۆ یعنی کەسێکی مەسیحی بۆ کوتب لە فەڕەنسا یعنی قەبرستانەکان کە هی مەسیحی بە شوێ نێژراون موسڵمان نابێ بۆ شێوە بنێژرێ ئەبێ وەکو ئەوانی تر بەوە لەبەر ئەوە یەکسانی یعنی یەکسانی لە مردووە لەگەڵ مردوشی عەزم لە مردە موسڵمانەکە شەکەن یەکسانیەکە لەوەیە کە موسڵمانەکە وەکو مەسیحیەکە بێ نەک ئەوەی بڵێ ینی هەمویان بە شوەیەکی تر بن بە شێوەکان هەمووی بگۆڕن بەس لێرە یەکسانێکی ئەوە ئەبێ ئەبێ مافی غیری موسڵمانەکە زیاتر بێ لە مافی مسلمانەکە ئەنجا وەکوتمەوە بەشێکی کە ڕازیکردنی ڕۆژئاوایە ینی بۆ ماونەوەی خۆیان کە هیچ سوودێکیشی نییە چونکە بەوە ئەوە نامێنێت ڕۆژئاوا ڕاستە ڕۆژاوە ڕازیەکەن ئەمریکا ئەوروپا ڕازیەکەن بەڵام ئەوان ئەیان هێڵنەوە بۆ بە پێی هەندی حسابات ئەو حساباتە تاوا بوو چەندی ڕازیەشی خۆی کرد کە کوردیان هەموو کرد بە غێرە موسڵمانیە بەس ئەم فرامۆشکردن هەر لە وەزارەتی پەروەردەی پرۆگرامی ئیسلامیان ئەوە تا لە وەزارەتی ئەوقافیش چەندین مامۆستا ئەگەر دژایەتی زوڵم کە بڵێ دەسەڵات بڵێ گەندەڵن ستەمکارن دووری دەخەنەوە والله من دمك وتم وزارتي اوقافنا من وزارتي ايقاف يعني وستانا يعني ايشك هي اوي يعني توجمي ديني وتوجمي يعني بيوستيني لبر اويك حد همها مش الريقربون يعني لازم تايسا وزارتي اوقاف يعني حسابي بروجكاني كبو دروس كدين مزقوت زۆر کە من ئەگەر هەبێ نۆژانکردنەوەی بە زۆری و ئەوە زۆر کە بە زۆربەی زۆری مزگەوتەکان هاوڵاتیەکەن هێشتا ڕێگریەکەن ئەڵە کاکە مزگەوت زۆرە ئەبێ 5 کیلومتر نازام هینیان داناوە بین دوو مزگەوت 5 کیلومتر ئەبێ هەبێ ئەوە کیلومتر هەبێ و یعنی هەر خۆی مزگەوتی هەر لە زۆر هینیان هەیە ڕێگریە لە مزگەوت زۆر کەس هەیە بە یعنی بە ملیارها دینار هینی کرا خەڵک پارەی دانا بۆ مزگەوت قبوڵی ناکەن بەس ڕۆڵی مزگەوت کردن سووددار نەکردەوە بۆ نمونە بێ دوای نوێژە ئیشادا بخرێ لە کاتێکە هەنەی شەوانە ئازاد هەتا نازام چواری شەوی کراوە بێ بەس مزگەوت لە قاڵە بدەن لە ڕووی وانەوتنەوە لە ناو مزگەوتە ڕەنگەگەر هەندێک مزگەوت بیکاتەوە ڕوبەڕووی ئیزراعات ببێتەوە سەمە چەند یعنی بە قەدەری ئێمە کە چەند مزگەوتمان خۆشەیە ئەو لەوان زیاتر حساسیەتان بە مزگەوت یعنی حەزەکەن هەر شتێکی لێ بدۆزن جا با بزانین هەر لێرە نیە لە زۆر شوێنە وەزارەتی ئەوقاف هەر خۆی ڕێگرە لە زۆر شت يعني وزارة الأوقاف جاري وايشتي ناشرعي شكل هندي ولات يعني فتوى ناشرعي شيء لا هندي ولات يعني حركاتك أو وزارة الأوقاف سربع دا صلاة بو دا صلاة كش لمشوي إيه أبو لمشوي إيه مبو قابلته يعني وزيرك أوقاف حكومة وزيرك أوقاف دائما يعني ك بايخ بمزجود بات وكبرو بإسلاميتي وبمزجود بات يعني بو تربية كانش بلين توارتوي كان بودا بلا كان روليان سنور دابێ لە پەروەردەکردن يعني بمرجع يعني يكل بڵێ هێزەکانە خەر لە هەر هینە کامەڵی کۆمەڵگەی مەدەنی کۆمەڵ بەشێک لە کۆمەڵگەی مەدەنی کە کۆمەڵگەی مەدەنی فشار خاتە سەر دەسەڵات يعني متوازنێ دروستەکە لەگەڵ دەسەڵات بۆی دەسەڵات خۆی ڕاستکاتەوە ئەمەش بەشێکن يعني بەشێکن يعني با بڵێن جسمێک لەناو کۆمەڵگەی
زانە یعنی خەتیبەکان بە تایبەتی بۆ ڕاستکردنەوەی دەسەڵات بۆ ئەگەر یعنی هەڵەیەکیان هەبێ ڕاستیان کردەوە بەڵام بێگومان ئەوان یعنی قبول ڕاستکردنەوە ناکەن بە تایبەتی تر لەو شەی کە لە مەسلحەتی خۆیان. باش بەس بۆچی لە کاتی انتخاباتەکان هەردوو پارتە دەسەڵاتدارەکە باخێکی زۆر هەندێکیان بە مامۆسای ئاینی کە سەر بەخۆیانە پێدەن نەزان بە دروشە ئیسلامیەکان بۆ خەڵەتانی خەڵکە ئەوەی کەم شت بەڵێ بێگومانەوە بێ خەڵەتانی خەوەکۆ کابراایە لەم لە ڕۆژ بۆ لای قۆنسڵی فەرەنسا وتی مشگیری ئێمە پشگیری فەرەنساکەین لە بەسەری کۆئاسوکاتی بەڵێ کەچی دوایە لە هینێکی مەولووەکە نییە لە هینەکە وێنەی گرتووە لە هینی مەولووەکە باشە لەقل الذين آمنوا قالوا آمنا وإذا خلوا إلى شياطينهم هذا ما قريته قابل عفو پرسیارەکە لەسەر خڵەتاندن لە کاتی انتخابات ئەو بایەخدانە بە مەلاو بە مزگەوت و بەعین لە کاتی انتخاباتە چی بشانێ هێزی دین بشانەیە لەناو کۆمەڵگەیە ئەگەر دین بەهێز نەبێ ئەگەر ئیسلام بەهێز نەبێ حضوری نەبێ ئەوانش بایەخی بێنن کەس ینی ئێستا لە هەڵبژاردنە کەس ئەچێ من هینەکات تەرکیزی کاتە سەر ژینگە بۆ کەس بایەخ بە ژینگە ناگەێت هەرمان ژینگە پیسەکەین وانێ بەڵام لەبەرەوەی دین حضوری هەیە بەهێزە ئەوانش ئەزانن یعنی قووەتیەکی هەیە بۆیە بایەخی پێ لە کاتی هەڵبژاردن بەڵام خەتا گەورەکە لەسەر کێ لەسەر ئەوەی کە دەنگیان بۆ پێ دوای ئەو تاوانانی کڕویان لە زیاد بوون کردووە کوشتن بێ دزی بێ خیانەتی هاوسەرگیری بێت هەتا گەندەڵی بێت لە ئازی سەر پەیوەندی بووە کە پەروەردەی ئیسلامی فەرامۆشکای خۆت پەیوەندی بووە کە دەڵێن بە دین لە دەوڵەت لە سیاسەت جیا بکەینەوە نا ئەوە هەر تۆ سەیری هەو وڵاتانە بکە کە دینی هەنجاکە دووە لەس ینی قابلی تر جەریمە نەبووە جەریمە هەر زۆر لە وڵاتانە ئەو پەیوەندی بە فعلن بە لاوازی ئەخلاقی و دینی یعنی ئەتوانیت تو ئەخلاقێک هەبێ دوور لە دین بەڵام ئەو پابەندبوونی تیان نابێت وەکو دینەکە تۆ زیاتر چووکە بۆ ئەو کابرای مولحیداگەر بە ئەخلاقیش بێ بیر لە محاسبە ناکاتەوە بەڵام ئەوی متدین بیر لە محاسبە کاتەوە ئاڵێ ئەزانم مزقالە زەڕەیەک یعنی کە کاری خراپەکەم خوا لەسەر مەنووسێ دوێ هیچ کاتێک وەکو ئێستا کۆمەڵگەی ئێمە پێویستی بە پەروەردەی ئیسلامی لام کات پێویستی زیاتری پێێتی هەموو کۆمەڵگە پێویستی پێێتی هەر هەموو بەڵام ئێستا بە تایبەتی پێویستی پێێتی لەبەر ئەوەی هاجوز و ئەو قسەیە دووبارەکەنەوە ئەڵە شیرازەی کۆمەڵ شێوە تێکچۆ ئەوە فعلەن وای لێ هاتووە لەبەر ئەوەی کە ئەمان وەکو دەسەڵات یعنی یارمەتی شتەخراپەکانیان ناوە هانی شتەکە باشەکانیان یەک ملاحەزەش هەیە لەسەر مەسەلەی وازعی دینی ئێمە لە هێناوەکان ئەو کاتەی خۆرماڵ بەدەستی یعنی هەڵەبجە خۆرماڵەوە بەدەستی ئیسلامیەکان بوو یعنی چەند دزی ڕوەیە کاکە لە خۆرماڵە یعنی هەر حەزارە بۆ کات لە ڕۆژنامەش بڵامان کردەوەی کە لە ناو خۆرماڵە خەڵک شتی نابردە ناو دوکان دایکان خەڵکیە کە مەسەلە شەوە هات پێویستی بەشێ بوو شتەکەی ئەکری پارەکەی دانا یعنی ئەوانە یعنی بەڵام برادران کە چوونە یەکسەر هەر قفلی دوکانیشیان شکاند یعنی تەسەوەر کە یعنی بۆ لەبەرم وازعی دینیەکەی هەبوو خەڵکەکە ئەمانە وازعی دینیەکە ئەوە وازعی دینی بە هایسترین شتە بۆ ئەخلاق بۆ ئەوەی کە کۆمەلگا ڕاستباستەکەم کاک مسلیم کاتمان کەمەوە بەس سەبارەت بە ئەوەی کەەوە بۆ فشارتان کردووە یاخود فشار دەکەن بۆ ئەوەی کە دەرچوانی زانستە ئیسلامیەکان ببنە مامۆسای پەروەردەی ئیسلامی و مامۆسای تایبەتمەندی بۆ دابندت ئەگەر شتێکیشی مابێ بە کورتی سوپاس دەکەم. وڵای ئەمە لە ڕابردووە کابل حەچیم داوامان کردووە لە کۆبنەوەکانە بە شخصی ڕامان گەیاندووە و بە یاداش داوامانە بەدەستەی سەرۆکایەتی ئۆڕوانی وەزارەتی پەروەردەش کراوە کە بەڕاستی دەرچوانی زانستە ئیسلامیەکان کۆرەی شەریعە ئەمانیش مافیان پێ بدرێ بەوانە بێژی کە ساڵانە فۆرمی وانە بێژی دابەشەکرێ بەسەر مامۆستایانە لە شار و شارۆچکەکان بۆی کەوانە دابمەزرن چونکە ئەمانە پێویستی وەزارەتی پەروەردەن لە وتنەوەی پسپۆریان لە بواری عەرەبی و ئاینە کەمە پێمان بەڕاستی زوڵمێکی گەورەیان لێکرێ ئەمانە نەیانتوانیوە بە مافەکەی خۆیان بگەن کە لەو بواری خۆیان لە پسپۆری خۆیان دەرز بڵێنەوە چونکە ئێمە لە بیرمان نەچێ بەر لە 5 ساڵ 6 ساڵ بەر لە ئێستا قوتابخانە ئیسلامیەکانیشمان هەن کە سەر بە وەزارەتی ئەوقاف هاتنە سەر وەزارەتی پەروەردەکە دووچاری چەندی کێشە و گرفت معاناتی زۆر بوونەوە کە بەڕاستی ئێمە هەر لە هەوڵدا بووین وەرخۆشبەختانە هەردوو وەزارەت ئێستا گەیشتونەتە ڕێکەوتنێک کە ئەم قوتابخانانە بگەڕنەوە شوێنی خۆیان چونکە نزیکەی لە 48 قوتابخانە ئێستا 21 قوتابخانە ماونەتەوە کە ئەمانە کە دەریش ئەچون بەڕاستی لە پۆلی 6
11 لە 12 ئامادەی نایانەتوانین لە هەموو بەشێک بخوێنن لە یاسا لە عربی لە زانستە مرۆڤایەتیەکان ئێمە لەسەم پرۆژە یاسایە بەڕاستی هەر بە کورتی ئەڵێ من پرۆژە یاسا بەڕاستی سەرنجی زۆرمان لەسەر هەندێک مادە و بەرگە هەیەەوە ئێمە لەسەر مامۆسایانی وانە بێژ سەرنجمان هەیە کە پێمان وایە حەقی مامۆسایانی وانە بێژی وەک ئەوەی کە ئەوان چاوەڕوانیان لێتی دیاری نەکراوە و لەسەر مامۆسایانی توێژەرە دەرونی کۆمەڵایەتیەکان لەسەر خوێندنی ناحکومی وە پێمان وایە بەڕاستی ئەم یاسایەکە ئەگەر ئەبێ ئیشی جددی لەسەر بکرێ و ئەم هەڵانەی چاک بکرێ و ئێمە هەوڵی بڕاستی بۆ ئەدەین کە لە ناو جلسەکانی پەرلەمانیش بەڕاستی قسەی جددیمان لەسەر سەرجەمی ئەو بەرگە و مادانە ئەبێ و داوای پشتیوانیش ئەەکەین لە سەرجەمی فراکسیۆنەکان سەرجەمی ئەو پەرلەمانتارانی تریش کە ئێمە کار بکەین بۆی کە هەڵە و کەمکوریەکان چاپ بکەینەوە بە ئاراستەکەم ئەم پرۆسێ بچێتە خزمەتی قوتابیان و پرۆسی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستانە. بەڵێ سوپاس دەکەن زۆر سوپاس بۆ بەڕێزان مسلیم عەبدوڵڵا جێگری سەرۆکی لیژنەی پەروەردە و خوێنی باڵا لە پەرلەمانی کوردستان هەروەها کەک فازڵ قەرەداغی نووسەر زۆر سوپاس دەکەم. مسلمی چاوەڕێ ئەوین ئەوان چکە من بەڕاستی قسەمان لەسەرە بەس ئەوان کارەکە لای ئەوان چاوەڕێ ئەوانە سوپاس بۆ ببینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتانە.